Matematik grundvux delkurs 3 sidan 37. Fråga nummer 135. Nina brukar kasta frisbee till sin hund. Hennes längsta kast är 76,25. Världsrekordet för damer är 136,31 meter. Hur mycket längre är världsrekordet? پرسیارەکە دەربارەی ئەوەیە کە نینە فریسبی لەگەڵ داوێ لۆ سەگەکەی. فریسبیش ئەوەیە نینە چەندی هاویشت دوورترین هاویشتن 76 فاریزە 25 مەتر بوو. ڤەرچ ڕێکۆردەکەش واتە ژمارەی پێوانەی هەموو جیهان لۆ خانمان دامەر 136 فاریزە 31 مەترە. پرسیارەکە ئەوەیە ئایا ژمارەی پێوانەی جیهانی چەندی زۆرترە لە ژمارەکەی نینای؟ واتە ئەو دوو ژمارانە لێ دەرکردن ئەنجام دەدەی هەر ئەوەندەیە. بەڵام ڕەنگە ئەگەر پرسیارەکەی تێنەگەم ئاسان نەبی شیکاری بکەم، کەواتە تەنیا دەنووسین 136 فاریزە 31 فاریزە لەژێر فاریزەی ژمارەکەی دیکەش لە ژێرەوە دەنووسم 76 و فاریزە 25 لێ دەرکردن. 11 پێنجی لێ بڕوا 6 لێرە لەو سێی ماوە 2 لێ بڕوا 0 پاشان 6 لێ بڕوا 0 13 7 لێ بڕوا 6 کەواتە 6 مەتر فاریزە 6 مەتر. ژمارەی پێوانەیەکە زیاترە لە ژمارەکەی هاویشتنەکەی نینای. ئێستا پرسیاری 136. Vilka av divisionerna ger ett svar som är mindre än 1؟ کامە لەو دابەشانەی خوارێ وەڵامەکمان دەداتێ لە یەک کەم تربی. پاشان فۆکلۆرە ڕوونیکەوە هردوو تێنکرد چۆن بیرت کردەوە یان چۆن بیر دەکەیەوە. ئەمن تەمەشای ژمارەکان دەکەم بۆ ئەوەی وەڵامەکەم گچکەتربی یان کەمتربی لە یەک پێویستە ئەو دابەشە تەمەشای سەرەی کەرتەکەی بکەم و تەمەشای ژێرەی بکەم. ئەگەر سەرەی کەرتەکەی ژمارە تەواوەکە ئێرە نازیاتر، ئەگەر ژمارە تەواوەکە گەورەتر بوو یان ئەوەندەی ژێرە بوو کەواتە ئەنجامەکە گچکەتر نابی لە یەک یان یەکە یان گەورەترە. کەواتە ئێرە چونکە 8 گەورەترە لە 5 ئەنجامەکە گەورەترە لە یەک کەواتە ئەوە نابی. لە وەڵامەکەم نابی ئای بنووسم. بێ چونکە 2 گچکەترە لە 3 کەواتە ئەنجامەکە گچکەترە لە یەک تە 0 و فاریزەی دەکەویتە مابەینی. بی ڕاستە. لە وەڵامەکەم دەبی بنووسم بی. ئەوجا بەردەوام تەمەشای ئێرەش دەکەم. لێرە یەکچی تەواوم هەیە کە دابەشی چاری دەکەم. بێگومان وەڵامەکە لە یەک گچکەترە کەواتە لێرەش 0 و فاریزێ واتە ئەوەش باشە دەنووسم سی. دێمە لای دی چونکە لێرە نۆیە کە دابەشی نۆی دەکەم یەکی تەواوم هەیە و تۆزە چیش لە یەک گەورەترە کەواتە ئەوە نابی. دێمە لای ئێ 3 گچکەترە لە 6 کڤوتەکە یان ئەنجامی دابەشەکە 0 و فاریزەیە لە یەک گچکەترە. ئێش باشە. وەڵامەکەم چییە؟ B, C و E.
ئێستا دێمە لای پرسیاری 137. Det högsta isberg man någonsin har sett stack upp 167 meter ovanför vattenytan. بڵندترین یان گەورەترین شاخی سەهۆڵی یان شاخی بەفر یان ئەو شاخانەی کە لە ناو ئاوێنە لە بەفر هەمویان بەفرە بەستەڵەکەکان بەرزترینیان کە مرۆڤ دیتبی لەسەر ڕووی دەریا 167 مەتر بڵند بوو. vattenیتەواتە لەسەر ئاراستەی ئاو. Men بەڵام det var bara ungefär en niondel av isberget som syntes ovanför vattnet. بەڵام ئەو 167 تەنیا یەک بەش بوو لە 9 بەشی بەرزی ئەو شاخە بەفریە یان ئەو بەستەڵەکە. پرسیارەکە ئەوەیە hur högt var hela isberget. ئایا هەموو ئەو بەستەڵەکە چەند بەرزە؟ پاشان دەبی پرسیارەکەش وەڵامەکەی نزیک کەمەوە تیلتیۆتال مێتر بۆ نزیکترین دە. گریمان ئەوە بەستەڵەکەکەیە ئیسبەریەکەیە ئەو بەشەی کە لەسەرەوە دیارە لەسەر ئاوەکەی دیارە تەنیا 167 مەترە. بەشەکەی دیکەشی هەرە زۆری لە ژێر کەتیتە ژێر ئاوەکەی. ئەو بەشەی کە لەسەرەیە یەک بەشە لە هەموو 9 بەشەکەی. کاتە زۆر ئاسانە ئەمن ئەگە یەک بەشی بزانم 9 بەشەکەش 100% دەزانم. تەنیا لێک دانا 167 لێکی دەم لەگەڵ 9 وەڵامەکە دەردەچی. پاشان وەڵامەکەی نێزیک دەکەمەوە لۆ نزیکترین دە. 9 جاران 167 یەکسانە بە 1503 دەیکەمە تەنیا 1500. ئێستا بێمە لای پرسیارەکانی دیکە 138. Vilket tal är x؟ x لێرە تەنیا ژمارەکە. لە من دەپرسن ئەو ژمارە چەندە کە لێرە لە جیاتی ژمارەکەی ئێکسم دانایە. دەتوانم لە جیاتی ژمارەکەی بۆ وێنە هێمای پرسیار دانێم یان هەر ئەوها هیچ دانەنێم ژمارەک لێرە هەیە بەڵام لێرە ئێکسیان دانایە. ئایا چ ژمارەک ئەگەر 34ی لێکەم کەمەوە هێشتا 9 فاریزە 8 دەمێنێتەوە. هەتا من بزانم وەڵامی ئەو پرسیارەی بدەمەوە تەنیا تەنیا ئەو دوو ژمارانە کۆبکەوە وەڵامەکەی ئێرە دەردەچی. وەکو ئەوەی وایە ئەگەر ئیشەکەی لۆ خۆم ئاسان کەم لە کاتی پرۆڤ و لە کاتی تێست ئیشەکەی لۆ خۆت ئاسان بکە. ئێکسەکەی لێرە بنووسە لێرەش کەمەچی بنووسە ئەو ژمارەی ئاسان کە لە جیاتی 34 بنووسە 3. لێرەش ئەو ژمارەی ئاسان کە لە جیاتی 9.8 بنووسە 9. هەروە لۆ ئاسانی بزانێت چ ڕوو دەدا. چ ژمارەك 3 لێ بڕوا دەبیتە 9 3شی لێ بڕوا هێشتا 9 مایە بێگومان ژمارە 12ەیە. چم کرد هەتا زانیم ئەو دوو ژمارەم کۆ کردەوە کەواتە بە هەمان شت بە هەمان شێوە لێرە ئەمن دەتوانم ئەو دوو ژمارەی کۆکەمەوە ئەو ژمارەی ئێرە ئێکسەکە دەردەچی. بی 8 جاران ژمارە کرایە بوویتە 105 فاریزە 6. ئایا ئەو ژمارەیە چییە؟ هەتا ئەو ژمارەی بزانم ئەو ژمارەی دەینم 10 بەشی ئێرە دەکەم. واتە ئەمن پێچەوانەکەی دروست دەکەم. لێرە ئەمن کەمم هەبوو پێچەوانەکەم دروست کرد کۆم کردەوە. لێرە لێکدان و جارانم هەیە پێچەوانەکەی 10 بەشە. لێرە ئەو ژمارەیە کۆ ئەو ژمارەیە دەرچووە. هەتا بزانم ئێکس چەندە بە هەمان شێوە
ئەو ژمارەی دەینم ئەو ژمارەی لێ دەردەکەم پێچەوانەکەی دروست دەکەم. لێرە ژمارە کێ دا بەشی ژمارە چی کرایە ئەمن پێچەوانەکەی دروست دەکەم هەتا بزانم ئەو ئێکسە چەندە ئەو دوو ژمارانە لێک دەدەم مولتیپلیکەشن جارانی دەکەم زەڕبی دەکەم کاتە پێچەوانەکەی زۆر باشە. پرسیاری 139 Förklara hur Elika tänker när hon räknar ut 15 gånger 14 så här. Elika دەیەوێ 15 جارانی چاردەی بکە بەڵام لە جیاتی 15 جارانی چاردە دەنووسی 30 جاران 7 دوایە دەبیتە 210 بێگومان وەڵامەکەی ڕاستە بەڵام ئایا کو بیری کردیتەوە؟ ئەلیکە ئەوها بیر دەکاتەوە دەینی ئەو ژمارەی دەکاتە 2 ئەوەندە واتە کردیتە 30 ئەو ژمارەیەش دەکاتە نیو ئەوەندە واتە بوویتە 7 ئەو جا چونکە لەبەر چ ئەوها دەکا چونکە 30 کە ڕەت و جارانی 7 زۆر ئاسانە لەبەر چه ئاسانە چونکە سفری لەگەڵا لە کاتی لێکدان و دابەشکردن ئەگەر سفر هەبوو ئاسانترە لەوەی ئەگەر سفر نەبوو لەبەر هەندێ ئێستا زۆر ئاسانە سفرەکە دێتە خوارێ 7 جاران سێش دەکا 21 یەکێک لە ژمارەکان دەکەیە 2 ئەوەندە ژمارەکەی دیش دەکەیە نیو ئەوەندەی خۆی ئەو جا بەڕێیەکنا مێساممە مێتود هەمان ڕێگە بەکار بینە لۆ لێکدانی ئەو دوو ژمارەیە ئەمن ئەو 25 دەکەمە 5 و ئەو 12 دەکەمە 6 ئەو جا 50 جاران 6 زۆر ئاسانە دەکاتە 300 بە هەمان شێوە ئەو 35 دەکەمە 7 و ئەو 8 دەکەمە 9 لە کاتی لێکدان دەکاتە 630 ئەوە ڕێگەی ئێلیکەی. پرسیاری 140 Samir skulle multiplicera ett tal med 6 سەمیر دەویست ژمارەک لەگەڵ 6 لێک بدە من بەڵام چی کرد هەنیودە فێل هەڵی کرد لە جیاتی لێک بدە چوو دابەشی کرد ئەو ژمارەیەکە هەی بوو دابەشی کرد لەگەڵ 6 Då fick han svaret 2,55 لە کاتی ئەوەی کە ئەو ژمارەی کە هەیبوو بۆ وێنە ژمارە چی هەبوو لێرە نازانێت چەندە چوو دابەشی 6 کرد لۆی دەرچوو 2,55 لێمان دەپرسن vilket svar skulle Samir ha fått om han hade gjort fel ئایا ئەگەر سەمیر هەڵەی نەکرد بە ئەو ئەنجامەی بەدەستی دەهات چەند بوو پێش هەموو شتێک دەبی بزانم سەمیر چ ژمارە چی لەلا بوو بۆ ئەوی بزانم سەمیر چ ژمارە چی لەلا بوو هەتا بزانم لێرە ئەگەر ئێکسبی چەندە کاتە وەکو گوتمان چونکە ئەمن دابەشم هەیە ئەو دوو ژمارانە لێک دەدەم 6 دەینم لێکی دەدەم لەگەڵ 2 فاریزا 5 6 جاران 5 دەکاتە 30 و 6 جاران 5ەکەی دی ئەویش 30 لەگەڵ ئەو 33 6 جاران 2 دەکاتە 12 لەگەڵ 3 15 کاتە ئەو ژمارە کە سەمیر لە کنی بوو 15 بوو ئێستا 15 جارانی 6 بکەین بزانین دەکاتە چەند 6 جاران 00 6 جاران 3 18 و 6 جاران 5 30 یەکیش 31 6 جاران 1 6 لەگەڵ 3 9 تا ژمارەکەی سەمیری
ئەنجامەکەی دەیکردا 91 فاریزە 80. ئەوەش تەواو بوو. ئێستا دەینە لای پرسیارەکی هەتا ڕادەیەک دەتوانم بڵێم زۆریش زەحمەتە. تاڵن فێم خوێ ئۆکنیە ئارترێ و دەتاڵ. ئەو سێ ژمارانە هەر سێکیان سێ ژمارەی تاکن. سۆم فöljer på varandra لە هەمان کاتیش لە 2-1 دێن. تاکەکان لە 2-1 دێن، هیچ لە مابینیان تاچی دیکە نییە. فöljer واتە بە دوای یەک هاتن. ترێ ئاندرا ئودەتاڵ سێ ژمارەی دیکە کە ئەوانیش تاکن، ئەوانیش فöljer på varandra، ئەوانیش لە 2-1 دێن. ئەو سێ ژمارەیە سومەکەیان واتە سەرجەمەکەیان لە کاتی کە کۆیان دەکەمەوە یەکسانە بە 1281. ئایا ئەو سێ ژمارەیە کامانەیە؟ لێرە ئەو زانیاریە تەنیا بۆ زانیاریە، هیچ بەکار ناینم لە کاتی ئەژمێرکردن و لە کاتی ئەو وەڵامەی ئەو لێرەوە دەست پێ دەکا پرسیارەکەی من. ئەوەی ئێرە تەنیا لۆ زانیاری بوو، نەکلۆ ئەوەی بەکاریان بینم. ئێستا ئەمن سێ ژمارەم هەیە، ناچارم لێرە ئێکسی بەکار بینم. ئەگەر ژمارەی یەکەم ناوی لێنێم ئێکس، ژمارەی دووەم چونکە ئەویش هەر تاکە و چونکە ئەویش لە دوای ئێکسەکەی دێ کەواتە دەبی ئێکس لەگەڵ دووبی، هەر دووی مابینە، چونکە ژمارەکان وەکو دەبینین لێرە ژمارە تاکەکانی لە 2-1 لە مابینیان 2 هەیە. 7 لە مابینی 5 و 7 2 هەیە، لە مابینی 7 و 9 2 هەیە، واتە جیاوازیەکە 2. ژمارەی سێم ئەویش دیسان دووی دیکەشی دێتە سەر، کەواتە ئەویش دەکاتە ئێکس لەگەڵ دووی دیکەشی دێتە سەر. ئەوە سێ ژمارەکەی خۆم. ئەو جە سەرجەمیان واتە ئەمن دەبی ئەو سێ ژمارانە ئێستا هەر سێکیان کۆ بکەمەوە. لە کاتی کۆکردنەوە ئێکسەکان سێ دانەم هەیە، دەبیتە سێ دانە ئێکس و دووی کۆ دەکەمەوە لەگەڵ دوو دەبیتە 6. ئەو جە سەرجەمەکە کە کۆم کردەوە دەکاتە 1281. لێرە دەنووسم یەکسانە بە 1281. ئەو جە ئێستا هەتا ڕادەیەک وەکو گۆتم زەحمەتە ئەو پرسیارە. ئەو شەشەی کەم دەکەمەوە لە هەردوو لای، سێ ئێکسەکەم دەمینێ و ئەو ژمارەیە شەشی لێ کەم دەکەمەوە، 11 شەشی لێ بڕوە 5 7 ماوە لێرە و 2 و 1. ئێستا دابەشی سێی دەکەم هەردوو لای، ئێکس یەکسان دەبی بە 12 دابەش 3 4 7 دابەش 3 2 15 دابەش 3 5. کەواتە ژمارەی یەکەم 425. ژمارەی تاکە، ژمارەکەی دیکە 427 چونکە هەردووی زیاترە لەوی، ژمارەکەی دیکەش 429. ئەگەر ئەو سێ ژمارانت کۆ کردەوە دەبی بکاتە 1281. دەنا هەڵەمان کردیە. لێرە دێما کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی.